لە سەرەتای دەستپێکردنی لێکۆڵینەوە هەتاوەکو کۆتاییشدا زیاتر لە 1000 هاوڵاتی سکاڵایان تۆمار کرد لە دژی سەرجەم تۆمەتباران و لە سەرەتاشدا هەتاو کۆتایی 93 تۆمەتبار بە بڕیاری بەڕێزدا دوای لێکۆڵینەوە ڕاگیران. دواتر لەم 93 تۆمەتبارە تەنها 27 تۆمەتبار مەلەفی لێکۆڵینەوەیان بەڕوودا ماوەتەوە و لە ئێستاشدا لێکۆڵینەوەیان تیادا بەردەوامەوە. واتە لەم ژمارە 27 تۆمەتبارە خودی تۆمەتبار سینەما هەڵشێویشی تێدایە و 64 تۆمەتباریش کە مەلەفی لێکۆڵینەوەیاندا بەڕوودا داخراوە بەهۆی نەبوونی بەڵگا. دواتر ئەو سکاڵایی کە هاوڵاتیان تۆماریان کرد و باسی کڕین و فرۆشتنیان کرد بڕی پارەی خەمڵێنرا و 1523 دەفتەر دۆلاری ئەمریکیا ئەوەی کە لە وتەی سکاڵاکاراندا هاتووە وەرگیرا و لێکۆڵینەوەی تێدا کراوە واتە بڕی دوژمێ پارەکە ئەوەندەیە کە 1523 دەفتەرە. واروەها تۆمەتبار سینەما هەڵشێوی و تۆمەتبارەکانی تریش دواتر پەیتا بە بڕیاری بەڕێزدادوەر بە کەفالەتی دارایی ئازادکران چونکە ئەم مادەیە مادەکەی 456 لە یاسا سادانی عراقی ئەم مادەیە مەشمولە بە کەفالەت بە پێی یاسا. لە سەرەتا تۆمەتباران پەیتا بە کەفالەت ئازادکران کەفالەتەکانیان لە بینی 3 میلیۆن تاوەکو 150 میلیۆن بوو. بەڵام خودی تۆمەتبار سینەما هەڵشێوی کە لەگەڵ ئەم 27 کەسەدایە واتە 27یان سەرجەمیان ئێستا مەلەفیان بەڕووداماوەتەوە و تێدا بەردەوامە لێکۆڵینەوەی تێدا بەردەوامە و سکاڵاکانیش بەردەوامن. سکاڵاکان تەنها لەسەر خودی تۆمەتبار سینەما هەڵشێوی نییە بەڵکو لەسەر 26 تۆمەتبارەکانی تریشن. بۆ مەبەستا دواتر سینەما هەڵشێوی لە بەرواری 19/6/2022 واتە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بڕیاری بۆ دەرچوو لەلایەن دادگاوە کە بە کەفالەت ئازاد بکرێت. بەڵام ڕۆژی ڕابردوو واتە دوێنێ بڕی کەفالەتەکەی ئامادە کرد واتە دەتوانین بڵێن لە بەرواری 26/6/2022 کەفالەتەکانی ئامادە کرد کە بڕی کەفالەتەکەی 155 میلیۆن دینار ئازاد کراوە. هەندێکیان لە بینی 3 میلیۆن هەتاوەکو 30 میلیۆن هەتاوەکو 150 میلیۆن ئەوەی تۆمەتبار سینەما هەڵشێوی 155 میلیۆن. بۆ مەبەستاش 7 کەس بۆ بە کەفیلی ئەم بڕەپارەی تۆمەتبار سینەما هەڵشێوی. بەڵام لە ئێستادا کەیسەکەی لە تحقیقدا ماوەتەوە واتە لە ئێستادا لە ڕەهندا لە لێکۆڵینەوەدا ماوەتەوە.